داوا لە پەکەکەکە لە قەندیلەکە لە هەموو ڕێخستنەکانەکە کۆنگرەی خۆیان بگرن لە کۆنگرە مناقەشە بکەن بۆ ئەوەی چۆن چەک دانێن بەچی میکانیزمێ چەک دانێن چونکە ئەڵێ پەکەکە قۆناغی شەڕی خۆی تەواو کرد ئێستا ئێمە ئەمانەیە بە ئاشتی چارەسەری کێشەی کورد بکەین لە تورکیا. لە ڕاستیە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە ئەتوانم بڵێم ئەم پەیامەی بەڕێز ڕێبەر ئۆجەلان پەیامێکە بۆ ئاشتی من بە پرۆسە ناوی ناهێنم لە ڕاستیە بەڵکو بە دەستپێش خەریەکیان هەنگاونانێکی سەرەتایی دەیبینم بەڵام جێگەی دڵخۆشیە بۆ کورد لە هەر بەشێکی کوردستان بێ لە هەر کوێیەکی دنیا بێ کورد ئەمڕۆ بەم پەیامە دڵخۆشە. دڵخۆشم بۆ سەرۆکیم بە کورد عەبدەڵڵا ئۆجەلان دەرکەتی و گەلما داخفێ و بەخێرە و سەلامەتیە ئەوەش بۆ ئەوە دڵخۆشم و سەرۆکی خوا دیتیوە دەنگی و بیستیوە باشە بخۆم زۆر پێ دڵخۆشم و زۆر کێف خواشم زۆر کێف خواشم ئێستا ئازادی عەبدەڵڵا ئۆجەلان دەخوازم بەس ئەوە دەخوازم.